بەناوی خی گەورە میهرەبان ساڵتان لەبێ خۆشەویستان زۆر خۆشحاڵم پێتان شاد دەبمەوە وەکو ئاگادارن ماوەیەکی زۆرە مقۆمقۆی زەوی کۆی و زەوی تەخت بڵاو بۆتەوە خۆشەویستانم لەسەر داوای زۆرێک لە برایانی عزیز و خۆشەویست و جەمەشکێکی بەڕێز بەڕاستی حەزیش نەدەکرد لەو بابەتە بدوێم چکە ماوەیەکی زۆرە من خۆم لە مقۆمقۆ گفتوگۆی ئەو بوارەدا دەرکردووە و بەداخەوە زۆر جار لەسەر ئەو بوارە قسەی زمریشی پێ گوتراوە بەڵام لە کۆتاییدا ئێمە هەموو براین هەموو خوشتین لە عەقیدە هەمومان یەکچین یەک بیر و باوەڕمانەیە بارەس خلافاتمان هەبی لەسەر هەندێک بواری زانستی کێشێنیە بەڵام خۆزگە دەخوازم کاوە نەگاتە حەدی ئەوەی کە ئێمە یەکتر بریندار بکەین لەسەر بیر و باوەڕ و بۆچوونی زانستی بە هەر حاڵ ئێستا من بڕیارم داوە بۆ 2000 لە ژیانی خۆم ئەو پۆستە بکەم یعنی ئاخر پۆستم و دەبی لەسەر مەسەلەی زەوی فلات و زەوی کۆیی بەڵێ من یەک لەو کەسانم کە بە پشتبەستن بە ئاەتەکانی قورئانی پیرۆز و دۆزینەوە زانستیەکان من ملیار مەسەد دەزانم زەوی کۆییە بەڵام لەسەر داوای ئەو شوبە ئازیزانە من بۆ 2000 قسە لەسەر ئەو بابەتە دەکەم بەڵام کە قسەی دەکەم ئێستا تۆزێک شیتان لەگەڵ من درێژ بێ نەفستان درێژ بێت کە بابەتەکەی من ئەمزارە دوور درێژ ئەم جارە کۆتایی پێدێنم بە مناقەشێ لە لای خۆمەوە و باس لە بیر و بۆچوونی گوێیەتی زەوی دەکەم هەر لە زمانی شارستانیەتە کۆنەکان تا دەگاتە سەردەمی ئەمڕۆ بە بەڵگەی زانستی دەیسەرمێنین کە زەوی گۆیە نەوەک فلات خۆشەویستانم ئێستا دەست پێ دەکەین با بزانین شێوەی زەوی لەلای شارستانی کۆنەکاندا چۆن بووە دوور لە ئەفسانە و چیرۆکەکان میرۆکەی زەوی پان یان فلات سەرەتاکەی دەگەڕێتەوە بۆ یەکێ لە کۆنترینی شارستانیەتەکانی جیهان کە ئەوی شارستانیەتی بابلیەکانە لە میزۆپۆتامیا خۆشەویستان تەوا پێشوێ بچمە ناو تەفاسیلەکەی من جەخت بەسەرەوە دەکەم و دڵیاتان دەکەم و ئەوانە هەمووی بۆ ماوەی مانجێک زیاتر من لێکۆڵینەوەم لەسەر کردووە و سەرچاوەکانیشم هەموو لە خوارەوە داناوە ئەو نووسینێکی ئامادەم کردووە ئەم بابەتەی کە ئامادەم کردووە سەرچاوی باوەڕ پێکراوە بەحسی علمی زانستی لەسەری کراوە اینجا من هاتوومە خلاصەکەم وەرگرتەوە ئاماژە دەدەم بە ئەوەی ئازاد خۆشەویست و بە کات محاوە دەکەم لە کورتترین کات کەواتە کۆنترینی بیر و باوەڕی زەوی تەخت دەگەڕێتەوە بۆ سەردەمی بابلیەکان لە میزۆپۆتامیا کە بیرگومان عێراقی ئەمڕۆ واتە نێوە 4500 تا 500 ساڵ پێشی میلاد ئەو کاتە بابلیەکانە ئیمپراتۆریەتەکاندا زەویە لەسەر شێوەی نیوەگوۆیەکی سەراوژێر کێشا بوو کە لەسەر زەریایەکی مەزنی ئاو یان زەویە زەریایەکی مەزندا سەر ئاو کەوتووە کۆنترین نەخشەیان دانابوو کە جیهانیان لەسەر حوتچینی یەک لەسەر یەکدا وەسف کردبوو کە ئەو حوتچینەش لەسەر 4 سێکتەر دابەشیان کردبوو واتە زەوی لەسەر نیوەگۆیەکی سەرەوژێر بووە گواتە گۆیەکی بۆ خوارەوە بووە نەک بۆ وەکو ئێستا یعنی ئەوان بیر و باوەڕی تەختی زەوی ئەوەی دەکەێت چونکە بەو شێوێ نەخێر ئەوان سەرەوژێر بووە میستێر خۆنەکان لە سەرەتا گەردونیان لەسەر شێوێ سندۆقێکی 4 گۆشە وەسف دەکرد بەڵام نەپاشان گۆڕیان بۆ شێوەی لاکێشەیی و لایەکانی باکوور و باشوور درێفتینی لایەکان من تا بگونجێ لەگەڵ تایبەتمەندیە جوگرافیەکانی وڵاتی میسر سەقفەکەی فلات بووە و لە ڕێگەی 4 دینگە بەو شێوەیە لەسەر سەرشاخێکی مەزن و بەرزدا ئەم سەقفە گوایە بەرز کراوەتەوە و دامەتراوە دەرکە دۆزراوەکانی نێو هەڕەمەکان و تابوتەکان دەریان خستکەوە مصریەکان واتە مصری کۆنەکان باوەڕیان وابوو کە نون واتە زەریایەکی گەورە دەوری ئۆی زەوی داوە و نبوت واتە وشکانی یان دورگەکان بەو شێوەیە لەسەر زەوی پەرش و بڵاو بۆتەوە واتە ئەو شارستانیەتە باوەڕێ بەوە بوو کە زەوی گۆییە کەواتە لێرەدا خۆشەویستان و تەماشا دەکەین گۆڕانکاریەک لە بیر و باوەڕەکاندا لە نێو سەردەمی کۆنی میسرەکاندا سەری هەڵدا و سەرەتاوایان زەنیسە سنووقێکی شێوە 4 گۆشە بووە بەڵام دەقە دۆزراوەکانی نێو هەڕەمەکان لە پاشان لە سەردەمەکانی دواتر دەری خستەوەکەوە
باوەڕیان وابوو کە نون واتە زەریا تەنێکی گۆیی بووە و دەوری نبوت واتە وشکانی یان دوورگەکانی داوە کەواتە شارستانی متەئەخیرەکانی مسر باوەڕیان بەوە وەکە زەوی شێوەی گۆییە. فەلەکناسانی ناوداری موسڵمان ئەبوڕەیحان البەیرونی کە لە ساڵی 440 کۆچی یان 1940 میلادی کۆچی دوای کردووە باس لە بیرڕای هیندیە کۆنەکانیش دەکات دەربارەی گۆیەتی زەوی کە پێیان وا بووە زەوی واتە هندۆسەکان پێیان وا بووە زەوی گۆییە و نیوەی باکووری بە تەواوی وشکانیە و نیوەی باشووریشی بە تەواوی بە ئاو داپۆشراوە کەواتە هیندیە کۆنەکان باوەڕیان وایە کە زەوی گۆییە نیوەی باکووری بە تەواوی وشکانی و نیوەی باشووریشی بە تەواوی بە ئاو دەریا و زەریا داپۆشراوە. سەردەمی فەلاسفەکان فەیلسوفەکانی پێش سوقڕات وایان دەزانی کەوا زەوی فلاتە. لەوانە تالیست 550 پێشی زاین پێشی میلاد کە دەیگوت زەوی وەکو تەختەدارێکە سەر ئاو کەوتووە. هەروەها ئەوانێ باوەڕێن بە فلاتی زەوی هەبووە لەوانە نیۆ کیبۆس 440 پێش میلاد، دیموکراتی 460 پێش میلاد و ئەناکسامیندەر 550 پێش میلاد کە وایان دەزانی زەوی وەک دیسکێکی فلاتە و ئاسمانەکەشی بازنەیەکی پان فلات بەسەریدا پەرش و بڵاو بۆتەوە. هەروەها لەنێو هیندۆسەکاندا کتێبێک هەبووە بە ناوی کتێبی ڤیدە کە بە هەزاران ساڵە پێش ئارستۆ بووە. تیایدا لەو کتێبەدا باسەوە دەکات کە زەوی گۆیی بووە تەنانەت بە دەوری خۆریشدا دەخولێتەوە، تەنانەت پێش نیوتنیش کەوتۆ کە تیایدا هاتووە هێزێک هەیە هێزێکی وەک چێشکردن کە ئەوان وەسفی دەکەن بێگومە ناوەکەی نایەن چکە و کاتی نیانزانی هێزەکە بە ناوی چێشکردنە پێکاتەکانی گردون ببورن لەگەڵ یەکتری نزیک دەکاتەوە یان لەگەڵ تیان دەبەستێت و کۆیان دەکاتەوە. هەروەها ئاریەکان کە بە زمانی سنسکراتی گفتوگویان دەکرد زەویان پێگۆیی بووە، ئاریەکانی زەویان پێگۆیی بووە لە کاتێکدا کە گریکە کۆنەکان لە هەمان سەردەمدا زەویان پێ فلات و بەرد بووە. باش گەلانی ئیسکەندەناڤی و ئەڵمانیا کۆنەکان زەویان بە تەختی و فلاتی دەبینی کە بە زەریا دەورە دراوە و لە ناوەڕاستی ئەو زەویە فلاتەدا ستونێکی مەزن وەک تەوەری جیهان هەیە کە ناوێ نابوو داری جیهانیان شەجەرەت العالەم یان ئێگدراسیل یان ستونی ئیرمین سۆن و ئیسکەندەناڤیەکان دایگوت کەەوە هەر هەموو جیهان بە زەریاکانەوە دەور دراوە بە شێوەیەکی وەک مارێکی پێچ خواردوو کە ناویان نابوو یورمۆن گاندر. چینیە کۆنەکان گەلانی چین وایە دەزانی شکلی زەوی فلاتە بەڵام چوارگۆشەیە کەچی ئاسمان یعنی فلاتە بەڵام چوارگۆشەیە نەک گۆیی نەک بازنەیی کەچی ئاسمان شێوەی بازنەیی هەیە و بە هیچ شێوەیەک چینیە کۆنەکان زەویان بە گۆیی وەسف نەکردووە بەڵام دوای ماوەیەک بیرۆکەی گۆیەتی زەوی بڵاو بۆوە وەک لە وەسفی زانایەک بە ناوی ژانگ هینگ کە لە ساڵی 1970 تا 1939 میلادیدا ژیا بووە کەوا دەڵێت شکلی ئاسمان وەک هێلکەیە بەڵام ناوەڕاستەکەی کەوانەیە و واتە بەو شێوەیە قەوسە زەوی وەکو زەردینەی هێلکە کەوتۆتە ناوەڕاستی ئەو ئاسمانە. ئەو وەسفێکی زۆر نزیکە بۆ زەوی لە نێو کوڕەی یان گۆی یان سفیری ئاسمانی گەردونی کە ئێستا بێگومان بە شێوەیەکی زۆر ورد دابەش کراوە. شێوەی زەوی لەلایەن جوولەکەکان بە بیربۆچوونی یەهودی لە کۆنەوە زەوی تەخت بووە واتە فلات بووە و پاشان لەگەڵ دەرکەوتنی شارستانەتی مسری کۆن و میزۆپۆتامیا هەر هەمان بیرۆکە ماوە کە زەوی فلاتە و سەر ئاو کەوتووە. چاخی کەنیسە خۆشەویستان ببوور لە سەرەتاکانی چاخی کەنیسەییدا زۆربەی زۆری ڕایەکان لەسەر گۆیەتی زەوی بوون وەک بیرڕاکانی ئۆگستین و جیرۆم و ئەمبرۆس پاشان درست کەوتە نێو بیرروبۆچوونەکانی نێوان گۆیەتی و تەختیدا. ئەوانەی زیاتر لە بیرروباوەڕی ئەفلاتونەوە نزی بوون وەک ئۆریژن و باسێل و ئەمبرۆز و ئۆگستین و فلیپینۆس باوەڕیان بە گۆیەتی زەوی ئەبووە و خاوەن هێزێکی چێشکردن و گەش و ڕووناچی خۆشی هەبووە بەستیان زەویە. بەڵام بیرڕای فلاتی زەوی سەری هەڵدا و لە هەڵگرانی ئەو بیرڕایانە
سیویلیان و ئەسقوفی جیبلە بوو کە پێیان وابوو زەوی فلاتە. پاشان ڕاهبی مسری کۆزماس ئیندیکلۆبلیستیس کە لە هەمان کاتدا بە دەریاوانی دیش ناسراو بوو لە نێو کتێبەکەیدا تۆپۆگرافیای مەسیحی دانووسیوەتی تابوتی عهد هەموو گردونە وە زەویش فلاتە بەڵام گۆیی نییە بەڵکو پوازیە، واتە زەوی فلاتە گۆیی نییە بەڵام پوازیە، واتە ئەو شێوەی وەکو پاکلاوە باوڵێ و بە چوان زەریا دەوردراوە لەسەر ئەو ئەساسە لاهوتی دامەزراوە. باش، شکل و شێوازی زەوی لای زانایانی عەرەب و موسڵمان لە نێوان هەردوو سەدەی هەشتم و هەفتەمی میلادیدا دوو ڕەوت لە نێو موسڵماناندا دەرکەوتن دەربارەی شێوەی زەوی. یەکەمیان کە دەڵێن گوایە تەختە، ئەمەش بۆچوونی هەرە کەمینەی زانایانی زانستی کەلام بووە، وەک ئەبوو عەلی ئەلجبائی و قوتابیەکەی ئەبوو ڕەشید نیسابووری. بەڵام هێندەی پێنەچوو ئەم بۆچوونە بە تەواوی ون بوو بۆ ماوەی 700 ساڵ بیری زەوی تەخت بوونی نەما لە نێو موسڵمانان. پاشان جارێکی دیکە لە سەردەمی جەلالەدین السیوطی لە نێو کتێبەکەیدا الهەیئە السنیە في الهەیئە السنیە دەرکەوتەوە و شیکردنەوەی دیکەی چەند شوێنکەوتەیەکی دیکەی خۆی وەک خۆی لەوانە مەرعی بن یوسف الکەرەمی المەقدسی لە ساڵی 1033 کۆچی دوایی 1623 کۆچی دوایی کردووە بورن. هەروە لە نێو کتێبی علم هەیە على اعتقاد أهل السنة والجماعة دون الفلاسفة. بەڵام وەکو ئاماژە پێدا ئەوانە باوەڕیان بە تەختی زەوی بووە لەو کاتەشدا کە ژمارەیان زۆر کەم بووە، سنووردار بووە. هەڵگرانی بیرڕای گۆڕێتی زەوی زۆربەی هەر زۆری کە عەرەب پێی دەڵێت ئەسەواد العەظەمی زانایانی موسڵمانانی عەرەب و غەیرە عەرەب بووە لە موسڵمانان. ئەوانەی بە بەڵگەی زانستی واقعی کە بینراوە سپێکرا و مەنقوڵیش لە قورئانی پیرۆزدا گۆیەتی زەویان ئیسپات کردووە. لەوانە زانایانی بواری فەلەکناسی و جوگرافیا و سروشت کە لەلایەن زانایانی ئاینی پیرۆزی ئیسلامیش لەلایەک ئەوە هەردوو ڕەوت هەردوو لا بەیەکەوە هەڵگیری بیری گۆیەتی زەوی بن و هەرگیز قەناعەت و باوەڕیان بە بیر و ڕای هەڵگرانی زانستی ئەلکەلام و جەماعەتی سیوطی و شێکەوتوانی نەبووە. بەم شێوەیە لە سەدەی هەشتمی میلادی تا کۆتایی سەدەی 19هەمدا زەوی هەر لەسەر شکلی گووری ماوە و چەسپێنرا بوو کە عریشی پێکرا بێ ئەوەی هیچ پێچەوانە بە ڕاستکاری و قۆمخۆ و مناقەشەیەک لێ پەیدا بێت لەگەڵ بەفەکانی نەقلی نێو قورئانی پیرۆزدا. کەواتە خۆشەویستان بزانە لە سەدەی هەشتمی میلادی تا 19 هیچ شک و گومان لە گۆیەتی زەوی نەما. ئەو ماوە دوور درێژە نزیکەی 8 سەدە جیهان بە تەواوی دانی بۆ دانابوو کە زەوی گۆیە و مەسەلەکە کۆتایی پێهاتوو بڕاوە. خۆشەویستان ئێستاش با بزانین شیکردنەوەی بیرڕای زانستیانەی زانایانی موسڵمانی پێشینانمان چۆن بووە دەربارەی گۆیەتی زەوی. دەست پێ دەکەین لە سەدەی دووەمی هیجری واتە هەشتەمی میلادی. ئەو کەسایەتیانە ئاماژە پێدەدەم. یعقوب ئەل-ڕەهاوی ساڵی 89 کۆچی لەدایک بۆ لە 708 ببورن ساڵی 89 کۆچی کە دەکا 708 میلادی کۆچی دوای کردو. لە نێو کتێبەکەیدا ئەیام ستە لە بواری فەلەکناسیدا ئاماژەی بە گۆیەتی زەویدا و لێکۆڵەر ئێم مارتن بە شێوەیەکی زۆر جوان ئەو کتێبەی وەرگێڕاوە. یعقوب ڕەهاوی بە باوەڕی بە بەڵگەکانی بەپریمۆس هەبووە دەربارەی مەسەلەی گۆیەتی زەوی. لە نێو کتێبی ئەلمیجەستیدا ئاماژەی پێداوە کە ئەڕەهاوی وەک یەکێ لە سەرچاوەکە سوودی لێ وەرگرت. یعقوب بن تارق لە ساڵی 1970 کۆچی کە بەرامبەر 769 میلادی کۆچی دوای کردووە. لە نێو کتێبەکەیدا بەناوی تەرکیب الئەفلاک دەڵێ خوای گەورە زەوی وەک تۆپێک خەڵق کردووە لە نێو فەلەکی ئاسماندا، وەک زەردێنەیەک لە نێو سپیلچی هێلکەدا. ئەو بەو شێوەیە خۆی دەردەکات و ئەو گۆی زەویە لە هەوادا هەڵواست. لاوە دەینە سنووری سەدەی سێمی هیجری بەرامبەر 9 میلادی. جابر بن حەیان لە ساڵی 200 کۆچی 815 میلادی کۆچی دوایی کردووە. لە ڕوونکردنەوەیەکی دەربارەی بورجەکانی ئاسمانەوە کۆ ئەستێرەکانی ئاسمان لە نێو نامەکەی کە ناسراوە بە ئیخراج ما فی القووەتی إلى الفعل دەڵێ هێڵی کۆستێرەکانی ئاسمان لە ڕۆژ ئاواوە بۆ ڕۆژهەڵات دەچێت لەسەر گۆی زەوی و بە خێراییەکی کەم.
ئەمە وەسفی هەڵاتنی ئەستێرەکان دەکا وەک چۆن خۆر و مانگیش هەڵدێت بێگومان لێرە مەسەلەکە مەسەلەی هەم گۆیەتی زەوی ئاشکرا دەکات و هەم خولانەوەیشی بە دەوری تەوەری خۆیدا. محەممەد بن عەلی مەکی لە ساڵی 230 کۆچی 845 میلادی ژیاوە. هەرچەندە گرنگیشی دەدا لەبارەی فەلەکناسی و ئەستێرناسی، بەڵام ئەلبیرونی باسی کتێبێکی محەممەد بن عەلی دەکا بە ناوی کتێبێک دەربارەی گۆیەتی زەوی و تیایدا گوتوێتی زەوی لەسەر خولگەی خۆیدا خاوە شێوەیەکی گۆیە و ئاویش دەوری هەووی داوە. خۆشەویستانی، لە ساڵی 230 کۆچی واتە 845 میلادی وەکە ئەنەوە مانگێکی دەستکردە وەسفی زەوی دەکات. سبحان الله. ئیبن خوردازبە ناوی ئەبوالقاسم عوبەیدوڵڵا بن ئەحمەد بن خوردازبەیەوە لە ساڵی 280 کۆچی 893 میلادی کۆچی دوای کرد. وەسفی زەوی بە گۆیەکی وەک تۆپ کردو لە ناوەڕاستی خولگەکاندا دانراوە وەک چۆن دەردەی لە نوێسپیکدا و هەوا و نەسیم لە هەموو لایەکەوە دەورەی ئەو گۆیەی داوە. وەسفێکی ڕێک بۆ ئاساری زەوی. ثابت بن قڕە لە ساڵی 280 کۆچی بەرامبەر بە ساڵی 900 میلادی کۆچی دوای کردووە. لە ڕێگەی بیرکردنەوەی خۆیدا گەیشت و ئەو ڕاستەیەکەوە هێزی چێشکردنی زەوی بەرپرسە لە بەگۆییکردنی شێوەی زەوی. ئەمەش بەڕاستی پێشکەوتێکی ناوازە بوو لە ڕیتمی بیرکردنەوەی ئەو سەردەمە دەربارەی گۆیەتی زەوی، چونکە هیچ کەسێک تا کاتی ئەو ئاماژەی بە هێزێکی وەک کێشکردن نەدابوو لە کۆڕکردنەوەی زەویدا. بەڵام لە سەدەی هەژدەهەمدا ئیسحاق نیوتن جارێکی تر ئەو بوارەی زیندوو کردەوە. بوەرنواتە پێش ئیسحاق نیوتن زانایانی پێشینان باسییان لە هێزی چێشکردنی زەوی کردووە. نەیانگوت هێزی چێشن، هێزێکی هەمووی بۆ خۆی بۆ ناو سنتەر ڕادەچێشێت. محەممەد بن موسا ئەل-خەوارزمی خوارزم لە ساڵی 232 کۆچی واتە 846 ببورن ساڵی 232 کۆچی بەرامبەر بە 846 میلادیدا کۆچی دوایی کردووە. بە تەواوی دانی بە گۆیەتی زەوی دانابوو لە نێو کتێبەکەی بە ناوی سوورەت الئەرض و تیایدا سوودی لە جوگرافیای بەقریمۆسی کریچی وەرگرت بوو و بەردەوام وشەی گۆی زەوی واتە کەوکەب الئەرض یان کوڕەویەت الئەرض ئاماژەی پێداوە و بە هیچ شێوەیەک ئاماژە بە مەسەلەی تەختی و ئەو شتانە نەداوە. ئەحمەد الفەرغانی فەلەکناس ئەحمەد بن محەممەد بن کەثیر الفەرغانی لە ساڵی 237 کۆچی بەرامبەر بە 850 میلادی کۆچی دوایی کردووە. چەندین بەڵگەی هێناوەتەوە لەسەر گۆیەتی زەوی و سوودیشی لە بیرڕاکانی فیساغۆرس و ئارستۆ و بکلیمۆس وەرگرتووە. بەڵام ئەو بەڵگە نوێیەی کە ئەلفەرغانی دۆسی پێێتەوە بریتی بوو لە جیاوازی بینینی ڕوانگەکارێک بۆ بینینی دیاردەی هەڵاتنی ئەستێرەکان و وەخۆر و وەروە مانگ لە ئاسۆی ڕۆژ ئاوا بەرەو ڕۆژ هەڵات کە ئەمە ئیسپات دەکاواتە دەیسەلمێنێک کە زەوی بە شێوەیەکی تەواو بە دەوری خۆیدا دەخولێتەوە و تەنەکان لە ڕۆژ هەڵاتەوە بۆ ڕۆژ ئاوا جوڵە دەکەن کە ئەو جوڵەش لە پێشساوی ئێمە بێگومان جوڵەیەکی نەزەریە واتە ئەوە جوو ئەستێرانە و خۆرمان ناسوڕێنەوە بە دەوری زەوی بەڵکو زەوی بە دەوری خۆیدا دەخولێتەوە بە عەکسی میلی کاتژمێرە مەشوا دەکات ئەو تەنانە بەو شێوازانە بجوڵێنەوە. ئەل-کیندی ئەبوو ئیسحاق الکندی لە ساڵی 252 هیجری بەرامبەر 866 کۆچی دوای بوو میلادی کۆچی دوای کردووە. لە نێو سێ نامەیدا بە ناوەکانی کتاب الکندی في الصناعة العظمى ببورن ورسالة الكندي إلى أحمد بن المعتصم في أن العناصر والجرم الأقصى كروية الشكل، وسيمت رسالة في أن سطح الماء البحر كروي. باسی گۆیەتی زەوی کردووە و بەڵگەی واقعی و ئەندازەیی سەرمانگوێتی لەوانە بەڵگەکانی هەڵاتنی خۆر لە گەلانی ڕۆژهەڵات پێش گەلانی ڕۆژ ئاوا و گۆڕانە دیمەنی مانگ و خۆرژیرانەکان بە تەواوی ڕەتی کردوونەتەوە کە زەوی تەختە یان فلات بێت. ئێستا دەگەینە سەدەی 14 هیجری واتە دەیەمی میلادی. قسطا بن لوقا لە سەرەتای سەدەی دەیەمی میلادی مردووە. لەنێو کتێبەکەیدا کتاب المدخل إلى علم النجوم ئاماژەی بە گۆیەتی زەوی داوە. صاحب القبلة مسلم بن أحمد أبي عبيدة صاحب القبلة لە ساڵی 295 کۆچی بەرامبەر 908 میلادی کۆچی دوای کردووە. یەکێک بوو لە زانە هەرە ناودارەکانی ئەندەلوس ئیسپانیا ئەمڕۆ لە واری فەلەکناسی و ماتماتیک بە تەواوی بڕوای بە گۆیەتی زەوی هەبووە.
و بۆیە ئەو نازناوی هەبووە صاحب القبلە چونکە زۆر ئیجتیهاد و کارێکی یەکجار زۆر وردی دەکرد لە بواری دەستی شاندن و دۆزینەوەی قبلەی پیرۆزی موسڵمانان لە هەموو وڵاتانی جیهاندا. ئەمەش لە پێناو ڕوونەدانی هەڵە لە ئاراستەی نوێژکردنی موسڵمانان لە سەرتاپای جیهاندا. بەیانتان دەینمەوە کە موسلیم بن ئەحمەد یان صاحب القبلە لەسەر ئەساسی زەوی گۆییەوە دەستی شانی شوێنگی قبلەی کردووە. ابن رستة أبي علي أحمد بن عمر ابن رستة لصالح 300 هجري برانبر 912 ميلادي كوتي دواي كدوا لأنه بشي حوتمي كتابك الأعلاق النفيسة هاتوا كببلغ سلمان دويتي زوي قوية. ابن الحائك الهمداني لصالح 300 هجري برانبر 930 ميلادي كوتي دواي كدوا لباري قويتي ابن الحائك دلي دەزانم زەوی پانۆفلات نییە بەڵکو کووربووەوە و گۆییە بەڵام لەبەر فراوانی و گەورەی گۆی زەوی ئەو کۆبوونەوەی بۆ ئێمەی ئادەمیزاد قەبارەمان بچووکەیە کچکەیە دیار نابێت وەلا هەمان کاتدا ئەو ئەستێرانی لە ئاسمانی گەلانی نیوەگۆی باکوور یان ببورن باشوور دەبینێت بۆ باکووریەکان نابێتەوە پێچەوانەوە بۆ دانیشتوانی ناوچەکان بەرزەکان لە باکووردا ئەستێرەکانی باکوور و باشوور ببورن ئەستێرەکان لەسەر سەریاندا دەخولێتەوە واتە لە هەردوو جەمسەرەکان ئەگە ئێمە بتە جەمسەری باکوور و باشووری زەوی سەری ئەستێرەکان بکەین تاماشا دەکەین ئەستێرەکان بەو شێوەیە لەسەر سەریاندا دەخولێنەوە و زۆریشیان ئاوا نابن فعلەن واشە. بۆ نمونە ئەستێرەی سوهەیل کە لە یەمەن یان کانۆپس کە لە یەمەن و سەنعا ئیجازە دەبێت بەڵام بۆ دانیشتوانی باشووری عێراق دەکەوێتە سەر هێڵی ئاسۆ و بۆ گەلانی باکوور بۆ نمونە ئێمە لە هەرێمی کوردستان هەر گۆرانی شەمە بەسە ئەستێرەی سوەیدا گۆتووە بەڵام هەرگیز نابینیت چونکە گۆیەتی زەوی وان دەکات ئێمە لە بەشێکی بەرزی هەسارەی زەوی دابین بەرزبەت گۆیەتی و خڕبووەکەی بەڵام ئەستێرەی سوهەیل لە ئاستێکی نزمتردایە لە ئێمە بۆیە ئێمە نایبینین بەڵام ئەگە ئێمە بەرەو باشوور بڕۆین لە بەسرا لە کوێیت لە قەتەر ئیتر ئەستێرەی سوهەیل بەدیار دەکەوێت. ئەمە بەنسبەت هێڵەکانی پانی وەکو ابن الحائک الهەمدانی دەڕێت بەڵام بۆ هێڵەکانی درێژی ئەوە لە گۆڕانکاری کاتەکانی مانگ و خۆرگیرانەکان لە دەستپێک و کۆتایی هاتن لە نێوان هێڵەکانی ڕۆژ هەڵات و ڕۆژ ئاوادا دەردەکەوێت. وەسفێکی زۆر جوان بۆ دەرکەوتنی دیارەکانی خۆرگیران و وڵاتگیران دەکات ابن الحائک الهەمدانی و هەروە وەسفکردنی جوڵەی ئەستێرەکان لەسەر سمتی سەر کاتێک ئێمە لە جەمسەری باکوور یا جەمسەری باشوور دابین ئەوا دەبین ئەستێرەکان بەو شێوەیە لەسەر سەردا دەخولێتەوە هەر هەموو ئاسۆر لەو سەری ئاسۆ بۆ سەری ئاسۆر هەتا دەگاتە ئەستێرەکانی سەرت بەو شێوەیە لە جەمسەری باکوور و باشوور جوڵە دەکەن بەڵام چەند بەرەو خوارەوە بین گۆیەتی زەوی وا دەکات کە ئاسمان بە شێوەیەکی ئەستێرەکان هەڵبێن لە ڕۆژ هەڵات وانە ڕۆژ ئاوا بن و چەند بەرەو باکوور بووین ئەستێرەکان لەسەر شێوەی بازنەیەکی دائیمی وەکو ئەستێری پۆلی کە لە شوێنی خۆی ئەمە هەست دەکەین ساوتە چکەتەوەری زەوی بەیەتی جایوی دەڕوات چەند بەرەو هێڵەکانی باشوور و ناوەڕاستی زەوی بین ئەو دیاردەی باوەی سوورانەوەی ئەستێر لەسەر سرد کە لە قوتبی شیمالی و جنوبی دەبینی نامێنێ بەڵکو کاتی ئەستێرەکان دەبینی لە ڕۆژ هەڵات و ئاوا دەبێت لە ڕۆژ ئاواش ئاوا دەبێت. الفارابی أبو نصر محمد الفارابي لصالح 339 كوتي برامر من 950 ميلادي كوتي دوای کردووە لەسەر چوارتوخ مەسەرەچیەکانیەوە وتیوەتی زەوی سەلماندووە کە بریتین لە خۆم ئاو هەوا و ئاگر و دەڵێ شێوە و شقی هەر یەک لەوانە لەسەر شێوەی گۆیەکی وەک تۆپ وایە. ابن الفقيه أحمد بن محمد بن إسحاق بن إبراهيم الهمداني لصالح 330 كوتي برامبر 950 میلادی کۆچی دوای کردووە دەربارەی گۆیەتی زەوی دەڵێ ئاوی شکلی گۆی زەوی وەرگرتووە بەڵگەش لەسەر ئەوە هەرچەندە لە وشانی دوور بکەویتەوە ئەوە چیاکە وردە ون دەبن و هەرچەندە لە قەراریش نزیک بکەویەوە چیاکار وردە دەردەکەونەوە. المسعودي علي بن الحسين بن علي أبو الحسن المسعودي لصالح 347 كوتي برامر من 957 میلادی کۆچی دوای کردووە بڕوای تەواوی مەگوێتی زەوی هەبوو و هەوڵی شیدا بووکەوە حکمەتی خودایی ڕوون بکاتەوە لەسەر ئەوەی بۆچی زەوی لەسەر شێوەی گۆیەک خەڵق کردووە ئاخۆت سوودێکی هەیە
بۆ سەرجەم بوونەوەرەکانی سەر هەساری زەوی. زۆر بەو درێژی باسی دەکات کە ماوەنی لێرەدا ئاماژێ پێ بدەم. المطهر بن طاهر المەقدسی لە ساڵی 355 کۆچی بەرامبەر 1966 میلادی کۆچی دوایی کردووە. بەڵگەیەکی نوێی خستە سەر بەڵگەکانی گۆیەتی زەوی و دەڵێ ئەگەر هێڵێک لە ژێر پێی کەسێک درێژ بکەینەوە بۆ قوڵایی زەوی، ئەوە ڕەنگە ڕێک لە ژێر پێ یەکێکی دیکە لە بەرامبەر خۆی لە بەشەکەی دیکەی هەسارەی زەوی دەرچێت، واتە لە وڵاتێکی دیکە دەربچێت. بۆیە ئەم هێڵە درێژکراوەی لە ڕووی زانستیەوە دەبێتە تیرەی ئەو بۆیە وەسفێکی زۆر جوان بۆ گۆی هەسارەی زەوی. نووسەرێکی ناسراو هەیە کە لە مەسادرەکان ئاماژەی پێداوە، ناوەکەیان ئاماژە پێ نەداوە. لە ساڵی 1972 کۆچی بەرامبەر 1982 میلادی کۆچی دوای کردووە. دەڵێت زەوی وەک تۆپێک لەسەر شێوەی گۆییە و هەموو فەلەکەکانی تر دەوریان داوە و لەسەر دوو جەمسەردا دەخولێتەوە، یەکیان باکوور ئەوەی دیکەشیان باشوور، و تەواوی گۆی زەوی بۆ چوار بەش جیای کردوتەوە. عەبدوڕەحمان السوفی یەکێک لە ناودارترین و پایەبەرزترین زانایەکانی بواری فەلەکناسی لە جیهانی ئیسلامیدا. فەلەکناسی هەرە ناودار و بلیمەت ئەبولحوسەین عەبدوڕەحمان السوفی کە بە ساڵی 376 کۆچی بەرامبەر بە 1986 میلادی کۆچی دوای کردووە. نووسەری کتێبی هەرە ناوداری هەر هەموو جیهان نەوەک جیهانی ئیسلامی، بەڵکو ناساوێکی فەلەکناسی دەوڵەتی سوپاس گوزاریان کردووە و 180 ئەستێرەکان کە ئەو دایناوە بە نەفسی ناوی عەرەبی بە ڕنووسی عەرەبی بەڵام بە بیتی لاتینی وەکو ڕێزێک بۆ هەوڵی ئەو زانایان لەسەر ئەتڵەسە فەرەکیەکان و ئاپەکانی نوێ موبایل ئێستاش هەیە. کتێبەکەی بە ناوی سووەڕی کەواکب باسی وەسفی کۆئەستێرەکانی ئاسمان دەکات. دەڵێ هەر هەموو ئەوەی لەسەر زەوی هەیە لە وشکانی و ئاودا لەسەر شێوەی تۆپێکی گۆییە، واتە زەوی وەک تۆپێک خڕە، بەڵام ئاماژەی بە بەڵگەکانی خۆی نەکردەوە. ئەبو الصقر القوبەیسی عەبدولعەزیز بن عوثمان القوبەیسی لە ساڵی 380 کۆچی بەرامبەر بە 1990 میلادی کۆچی دوای کردووە. لە نامەیەکی بە ناوی رسالة في الأبعاد والأجرام هاتووە دەڵێ پێشینانی خۆشمان گۆیەتی زەویە سەلماندووە و هەروە ئاسمان و سارەکانی دیکەش بە هەمان شێوە گۆین. مەسەلەکە بڕاوەتەوە. محەممەد بن ئەحمەد الخوارزمی لە ساڵی 387 کۆچی بەرامبەر بە 1997 میلادی کۆچی دوایی کردووە. دەربارەی گۆیەتی زەوی گوتوێتی زەوی لە ناوەڕاستی ئاسمانە، بوونی شاخە بەرزەکان و دۆڵەقۆڵەکان لە گۆیەتیەکەی دووری ناکاتەوە، چونکە بە پێوانەی قەبارەی گۆی زەوی یەکجار زۆر مەزنە و چیاکانیش هەرچەندە گەورە بن بەرامبەر بە قەبارەی زەوی زۆر بچووکن، کەواتە بەرزی و زمیەکان و دابەشبوونی ئاو لەسەریدا هیچ دژیەکی نییە لەگەڵ گۆیەتی زەوی. ئیخوان سەفا لە سەدەی چوارەمی کۆچی یاندەی میلادی ئیخوان مستەفا لە نێو نامەکانیاندا گفتوگۆیان دەربارەی گۆیەتی زەوی کردووە. ئێستا دەگەینە سەدەی پێنجەمی هیجری یان 11 میلادی. ئەبوو بەکر کەڕەجی ئەبوو بەکر محەممەد حەسەن کەڕەجی لە ساڵی 406 کۆچی بەرامبەر بە 1015 میلادی کۆچی دوای کردووە. لەڕێگەی هاو ئاستی ڕووی دەریا لەگەڵ ناوچەکانی وشکانیدا گۆیەتی زەوی بەخۆی سەرماندوویەتی. الشەیخ المفید محەممەد بن النوعمان بن عەبدولسەلام الحارثی مەدحەجی العەکبەری ئەبوو عەبدەڵڵا لە ساڵی 413 هیجری بەرامبەر 1022 میلادی کۆچی دوای کردووە. دەڵێت زەوی لەسەر شێوەی گۆییە و کەوتۆتە ناوەڕاستی خولگەکانی تری ئاسمان. ئیبن الهەیثەم الحەسەن بن الهەیثەم لە ساڵی 438 میلادی کۆچی دوای کردووە. شکلی زەوی بە هەموو گۆشە و لایەکانی وەک تۆپێک وایە، وەک الحەسەن بن الهەیثەم دەڵێت. بەڵام ڕووەکەی بە تەواوی گۆیی ساف نییە، بەڵکو پڕە لە بەرزی و نزمی، بەڵام ئەمە هەرگیز گۆیەتی زەوی نەفی ناکات و لە شکلە گۆیەکی خۆی هەرگیز زوری ناکاتەوە. هەروەها دەڵێت لەبەر ئەوەی کە ئاو بارستەی قورسە و تەواوی زەوی داوە، دەوری زەوی داوە، بۆیە جوڵەکەی بەردەوام بۆ ناو چەقی زەوی دەبێت و لەبەرەوەی بربەستی وشکانی لە نێو ناخی زەوی و ئەو بارستە مەزنەی ئاوە هەیە، بۆیە ئاوەکە بەردەوام بەرەو نزیکترین ناوچەکانی
سەقی زەوی دەڕوات. باش شێوەیەک بێت خۆشەویستانم، ئیبن الهەیثەم لێرەدا باس لە هێزی چێشکردنی زەوی دەکات. پێشی نیوتن ئیبن سینا، زانای ناودار ئیبن سینا لە ساڵی 428 کۆچی 1037 میلادی کۆچی دوای کردووە. دەڵێت پێویستە زەوی گۆیی بێت، چونکە ئەم شێوە گۆیە گشتگیر بووە لەسەر تەنەفەرەتچیەکانی دیکەش و بەڵگەش لەسەر دەرکەوتنی قۆناغ بە قۆناغی پاپۆرەکان لە نێو دەریادا هێنابێتەوە. ئەلبەیرونی، ئەبوو ڕەیحان البەیرونی لە ساڵی 440 هیجری بەرامبەر بە 1048 میلادی کۆچی دوایی کردووە. ئەوانە خۆشەویستانم لە زانا و پلیمەتەکانی ئەو سەردەمی بواری فەلەکناسی بووە کە ئەوروپا لە چاخی تاریکیدا لە سەردەمەدا دەژیا بەداتەوە. ئەوانە پێشڕەوی وڵات و جیهانی موسڵمانانیان دەکرد و فەلەکناسی مۆدێرنیان بە جیهان ناسان، بە جیهانی ئیسلامی و بە جیهانی دەرەوەی ئیسلامیش. ئەلبەیرونی دەڵێت خۆی دەڵێ ڕەتی بۆچوونی ئەو کەسانەی کردێتەوە کە دەیانگۆ شکلی زەوی پانە و فلاتە وەک دەفرێک وایە، بە تایبەتیش هیند و هیندوکۆرەکان و یۆنانیەکان کە گوتی ئەمە هەرگیز نابێت شکل و شێوازی زەوی بێت، بە تایبەتی بیر و بۆچوونی یۆنانیەکان. ئاماژێ بە بۆچوونی بەتلیمۆسش کردووە بۆ سەرمادنی گۆیەتی زەوی و هەروە پاڵپشتی تەواوی لە بۆچوونەکانی محەممەد بن ئەحمەد الخوارزمیشی کردووە لەبارەی گۆیەتی زەوی و دابەشبوونی ڕواڵەتە جوگرافیەکان لە سەرڕووەکەیدا. هەروەها ئەلبەیرونی ئاماژەشی بە حاڵەتەکانی کووربوونی ئاسۆیەکان کردووە، گوتوێتی کەوا درێژ بوونەوەی مەوداکان بۆ ئاراستەی باکوور و باشوور ڕۆژهەڵات و ڕۆژئاوە گشتیان بە شێوەی کووربوو لە ئاسۆدا بە دیار دەکەون و هەرگیز ڕاست و فلات نییە و شێوەی پۆکز یان ڕووچاڵیش نییە، چونکە ئەگەر درێژبوونەوەکە لەسەر شێوەی ڕاست یان فلات بواە ئەوە هەر هەموو دانیشتوانی هەموو ناوچەکانی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا بە یەکەوە هەڵاتن و ئاوابوون و هەموو ئەستێرەکانیان لێ کاتدا دەبینی بەو شێوەیە جوڵە دەکات. و ئەگەر بۆ ناو و ڕووچاڵ وایە شێوەی زەوی، ئەوە کاتەکانی هەڵاتنی خۆت بە شێوەیەکی زۆر سیر لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی دیکە دەگۆڕە. ئەو کاتە دانیشتوانی ڕۆژئاوا پێش دانیشتوانی ڕۆژ هەڵاتەوە هەڵاتنی خۆریان دەبینی، بەڵام لە شکلی گۆییدا ئەوە وڵاتانی ڕۆژهەڵات هەڵاتن و دەرکەوتنی تەنە ئاسمانیەکان پێش وڵاتانی ڕۆژئاوا دەبینن و هەر ئەوەش بە شێوەیەکی ئاسایی هەموو ڕۆژ دەبینین کە ڕوو دەدات. ئەبوو ڕەشید النەیسابووری ئیبن حەزم الئەندەلوسی کە ئەمە ناوەکەیتی لە ساڵی 456 هیجری بەرامبەر بە 1600 کۆچی دوای میلادی کۆچی دوای کردووە. سەرەتا لە نەقل واتە لە قورئانی پیرۆز و فەرمودەی شیرینەوە بەڵگەی لەسەر گۆیەتی زەوی هێناوەتەوە، پاشان بەڵگەی عەقڵیشی هێناوەتەوە بۆ سەلماندنی گۆیەتی زەوی و یەکەم بەڵگەی کە هێناوێتەوە بریتی بوو لە گۆڕانی هێڵی زەوال شەمس کە لە کاتی نیوەڕۆ لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر دەگۆڕێ. هەروەها جوڵەی تەنە ئاسمانیەکان هێما دەدەن بۆ ڕاستی گۆیەتی زەوی بە شێوەیەکی زۆر سانە و ساکار. دەگەینە سەدەی شەشەمی هیجری واتە 12 میلادی. محەممەد بن عەبدوڵڵا ئەلئیدریسی جوگرافیناسی هەرە ناوداری جیهانی ئیسلامی کە لە ساڵی 560 هیجری بەرامبەر بە 1165 کۆچی میلادی کۆچی دوای کردووە. هیچ خۆی ماندوو نەکردووە بۆ سەلماندنی گۆیەتی زەوی، بەڵکو و ئیکتیفای کردووە بە هێنانەوەی بەڵگەی زانایانی پێشووتر و معاسرینی خۆی بۆ سەلماندنی گۆیەتی زەوی. ئەبولفیدا ئیسماعیل بن عەلی ئەبولفیدا یەکێک لە ناودارترین فەلەکناسانی ئەو سەردەمە لە ساڵی 732 هیجری بەرامبەر بە 1331 میلادی کۆچی دوایی کردووە. بە تەواوی لەگەڵ گۆیەتی زەوی بۆ بە چەندین ڕێگەت بەخۆی سەلماندوێت، لەوانە هەڵاتنی هەسارەکان و ئەستێرەکان و پێشکەوتنی ئاوابوونیان بۆ دانیشتوانی ڕۆژهەڵات و ئاوابوونی بۆ وڵاتانی ڕۆژئاوا و بەڵگەی گۆیەتی شکلی زەویە. ئەو شتانی کە باسی کرد هەمووی بەڵگەن لەسەر گۆیەتی زەوی. هەروەها بەرزبوونەوەی ئەستێرەی پۆلی نەجبڵ قوتب یان پۆلارس و ئەستێرەکانی باکوور بۆ ناوەڕاستی ئاسمان و نوڕۆبوونی ئەستێرەکانی باشوور کاتێک زیاتر و زیاتر بەرەو ئاسمانی باکوور دەڕۆین. بۆ نمونە لە ئوسترالیا بێ هەرێمی کوردستان ئەوە بێجەوانەوە گەل هەرێمی کوردستان بچیات ئوسترالیا ئەستێرەکان دەگۆڕێن، ئەو ئەستێرانی کە لە باکووردا دەیبینن لە باشووردا نابینێن و ئەوانەی لە باشووری
نیوەگۆی باشووری زەویدا دەبێت دانیشتوانی نیوەگۆی باکووری زەوی نایبینەوە گەورەترین بەڵگەیە لەسەر گۆیەتی زەوی. فلك راس محمود بن محمد بن عمر الجغميني ساڵی 1945 هیجری بەرامبەر بە 1345 میلادی کۆچی دوایی کردووە. بە شێوەیەکی گرنگ هێما بۆ گۆیەتی زەوی و بە شێوەیەکی سەرەکی و تەنەکانی دیکەی ئاسمانی بە شێوەیەکی گشتی کردووە و گوتوێتی کەوا زەوی بە تەواوی گۆییەوە تۆپێک، بەڵام ڕۆکەی پڕە لە بەرز و نزمی چیایەکان و دۆڵ و کەندولەندەکان. بەڵام لەبەر بتوچی چیایەکان بەرامبەر بە گەورەی قەبارەی زەوی ئەوە هیچ کارێک ناکات لەسەر گۆڕینی گۆیەتی زەوی. بە پشتبەستن بە بیدۆزەکەی ئەرجەغمینی فەلەکناس قاضی زادە ئەنڕومی لە ساڵی 1940 بەرامبەر بە 1946 میلادی کۆچی دوای کردووە بە شێوەیەکی ماتماتیکی زۆر ورد و سەرسوڕهێنەر هەڵسا بە ئەنجامدانی پێوانەکاریەک و بۆی دەرکەوتکەوە بەرزی مەزنترین چیا لەسەر زەوی بێ ئەوەی ناویشی پێهێنێت دەگاتە 1 بەش لەسەر 1008 بەشی تیرەی زەوی. ئەوە بێ نوێترینی پێوانە زانستەکانی هاوچەرخی ئێستامان دەزانین کەوە ئەڤەرست بەرزترین لووتکەیە لەسەر ڕووی زەوی کە دەگاتە 8848 مەتر لە سەراستی ڕووی دەریا و بەدابەشکردنی لەسەر تیری زەوی کە دەگاتە 12742 کیلۆمەتر ئەوە ژمارەی 0.0006939 ئەو ژمارەیەمان ئەومان دەست دەکەوێت ئەو بڕنا واتە دەگاتە 1 بەش لەسەر 10,000 بەشی زەوی، 9,000 بەشی زەوی. هۆکاری ئەو پێوانەش دەگەڕێتەوە بۆ جیاوازی لە پێوانەی بەرزترین لووتکەی زەوی و تیرەی زەوی کە ئەو سەردەما بە وردی نەدەزانرا. بەڵام لەگەڵەوە شتێک کە خۆشەویستانم بە هەوڵێکی ناوازە و سەرنجڕاکێش لە قەڵەم دەدرێت بۆ زانایانی موسڵمانی پێشینانمان کە بەبێ بەکارانی وێنەی مانگە دەستکردەکان و سەفەرکردن بۆ ناوچانە توانیمانە بە هەر شێوێک بێت ژمارەیەکمان بدەنێ داتایەکمان بدەنێت کە لە دوای دەست سەلمێنرا ئەگەرچی جیاوازی هەبوو بەڵام زانایانی ئێستا سەرسوڕمان بوونە بۆ وڵی کە زانایانی پێشینانمان دایکەن. دەگەینە سەدەی نۆیمی هیجری واتە 15 میلادی. ئیبن خەلدون عەبدوڕەحمان بن خەلدون لە ساڵی 1970 هیجری کۆچی دوایی کردووە. بە تەواوی دانی بە گۆیەتی زەوی داناوە دەڵێ لە کتێبی زانایانی پێشینانم ئەوانەی باسییان لە بار و شێوەی جیاندا کردووە کە گۆریە و ئاویش دەوری داوە و زەویش ناو جەرگەی هەیە و کەوتۆتە ناوەڕاستی هەمووی و بۆ ئەو ناوچەیەش هەموو تەنەکان بۆ ئەو ناوچەیە دەنڕوات چونکە قورساییەکی زۆری تێدایە مەبەستی ناخی زەویە کە فعلەن ئێستا کاتووی زەوی لە ئاسنی تواوەی گەرم پێک هاتووە و ئاویش لەسەر ڕووی زەوی کەوتووە نەوەک ژێرەوەی. أبو العباس القلقشندي وهروها ابن أحمد بن علي بن القادر المقريزي لصالح 1921 ولصالح 1945 هجري. ئەوانش بێگومان چەندانی دیکەش سەلماتنی گۆیەتی زەویان یەکلا کردوەتەوە کۆتایی پێهاتوە مەسەلەکە. خۆشەویستان، ئێستا دەین لە نێو قورئانی پیرۆز و لە نێو ئایەتە مەزنەکاندا دەیسەلمێنین کە زەوی گۆیە. خۆشەویستان، دوای دەیان سادە لێکۆڵینەوەی فەلەکی زانایان گەیشتنە ئەو ڕاستەی کە زەوی گۆیە. بەڵام لە نێو ئایەتەکانی قورئانی پیرۆزە زیاتر لە 14% کە گۆیەتی هەسارەی زەوی سەلمێنراوە وەکو هەڵگرانی بیر و بۆچوونە کۆن و ماوە بە سەرچۆکان هەرگیز لە نێو قورئاندا هێما بۆ ئەوە نەکراوە کە زەوی تەنێکی پامبووەی خاوەن لێوارە و کۆتایی هەیە واتە زەوی فلاتە یان تەختە یان جێگیرەوە بە دەوری خۆیدا ناخورێتەوە نەخێر هەرگیز، بەڵکو ئاماژەی بە گۆیەتی زەوی داوە و ئەگەر زەوی لەسەر شێوەی گۆی نەبووایە ئەوە یاسا و ڕێساکانی بەڕێوەچوونی ئەو هەسارەیە پەچی دەکەوت و ژیانیش لەسەریدا مەحاڵ دەبوو. بە پێچەوانە و لە نێو قورئانی پیرۆزدا بەڵگەی پانێتی و شیاوبوونی زەوی سەلمێنراوە تاوەکو بەنی ئادەم بتوانن لەسەر ڕۆکەی دابژین. خۆشەویستانم، پشتیوانی خوای گەورە ئەمە دەکەمە بەشی دووەمی وەڵامدانەوە یان ڕوونکردنەوە
یا سەرماندنی گۆیەتی زەوی، چونکە حەز ناکەم ئەم ڤیدیۆیە لەمە زیاتر درێژتر بێت بایەوەی خۆشەویست ماندووتر نەکەم، بەڵام ئەوەی بە پێویستم زانی کە پێشتر لە سەردەمی کۆنی سەردەمارە کۆنەکانی گریک و بابلیەکانەوە پێداهاتم تا گەیشتمە چاقی دەرکەوتن و ڕۆشنبوونەوەی جیهان بە قورئانی پیرۆزدا. بە پشتیوانی خوای گەورە لە پاش ئەم بەشی دووەم لە نێو ئاەتەکانی قورئانی پیرۆز باس لە گۆیەتی زەوی دەکەین، وەروەها ئاماژە بە زانایانی معاسرینی ئێستا دەگەین لە شەیخ لە مامۆستایان کە دوای ئاماژەیان پێدەم کە چۆن ڕاوێ ئاەتەکانی قورئانی پیرۆزیان کردووە بۆ سەرماندنی گۆیەتی زەوی، و ئەمەش بێگومان بە پشتبەستن بە ئاەتەکان و هەروەها بەڵگە علمیەکانیش کە لەم سەردەما لە دوای پێشکەوتنی بوارەکانی زانست و تەکنۆلۆژیا کەوتونەتە دەست. خۆشەویستان، لێرە کۆتایی بە بەشی یەکەم دێنم ئینشاءالله، بەس زووترین کات بەشی دووەمیش تۆمار دەکەم ئینشاءالله. ئەو کات هەردوو بەشەکە تەواو دەبێت، ئیتر من چیتر باز یان مناقەشە یان ڤیدیۆ لەسەر گۆیەتی یان فلاتی زەوی بڵاو ناکەمەوە، چکۆکو پێشتر ئاماژە پێدا مەسەلەی گۆیەتی زەوی لەلای منەوە کۆتایی پێ هاتووە و زۆریش لەمێژە من باوەڕم بەوەیە کە زەوی فلات نییە بەڵکو گۆییە. ئینشاءالله لە بەشی دووەم بە ئێوەی ئازیز و خۆشەویست شادەمەوە. خواتان